لە 25 سی ساڵی 2023 و بڕیارێکی دادگای نێوبژیوانی پاریس هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیەوە ڕاگیراوە، بەڵام لەو کاتۆ هەرێمی کوردستان گفتوگۆکانی بەردەوام بۆ بۆی کە بتوانێت نەوتەکەی هەناردە بکاتەوە. ئێستا ئەپیکور کە کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستانە داوا دەکات کە کۆبوونەوە بکرێت لەسەر بابەتە بۆ چارەسەرکردنی پرسەکان. لەگەڵ میوانەکەمان لەسەر بابەتە زیاتر قسە دەکەین. بەڕێز مایلز کاگنز گوتەبێژی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکور لە نیویۆرکەوە لەگەڵمانە. بەڕێز مایلز سپاس کە لەگەڵ کوردستان 24 داوای کۆبوونەوەی سێ قۆڵیتان کردووە لە نێوان کۆمپانیەکانی هەناردەکاری نەوت هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بۆ چارەسەرکردنی کێشەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. کۆبوونەوەکە ئایا وەڵامی ئیجابی وەرگراوە بۆ ئەنجامدانی ئەمە کێشەکان چارەسەر دەکات؟ ئێوارەتان باش بۆ هەردووکتان و سڵاو لە شاری نیویۆرکەوە. داوای ئەو کۆبوونەوانە دەکەین، بەڵام گرنگتر لەو کۆبوونەوانە گرنگتر لە گرتنی وێنە هەبوونی ڕێکەوتنێک واژۆ بکەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆڕی نەوتی عێراق و تورکیاوە. تا ئێستا بانگێژ نەکراوین، بەڵام هیواخوازین حکوومەتی عێراق داوای دانیشتێکی نوێ بکات بەم نزیکانە. بۆچی حکوومەتە عێراقی ڕێکەوتنی واژوو ناکەتن، دیو چارەسەریان ناگەڕێتن؟ بەڕێز کاگینز. هەمان پرسیارمانەیە، ئێمەش هەمان پرسیارمانەیە. چەند ڕۆژێک لەمەوبەر بەڕێز جەنابی سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی لە ئاژانسی بلومبرگ چاوپێکەوتنێکی هەبوو، گوتی بڕوای وایە ئەگەری هەیە هەناردەکردنەوەکان دەست پێ بکات و چارەسەرەکە لە کۆتایی ئەم ساڵە بێت. بەعەرەبی گوتی ممکن، واتە ئەگەری هەیە. ئێمەش وەک کۆمپانیا نێودەوڵەتیەکان بڕوامان وایە بڵێ ئەگەری هەیە، دەمانەوێت کۆبوونەوە هەبێت تاوەکو ڕێکەوتنەکان دەستنیشان بکرێن. کۆمپانیا نەوتیەکان بە شێوەیەکی ڕاشکاوانە گوتویانە ئێمە ئامادەین دەستکاری لە ڕێکەوتنەکان بکرێت، مەومەرجەی حکوومەتی هەرێمی کوردستان پێی رازی بێت، حکوومەتی عێراقیش بە هەمان شێوە ئامادەین گفتوگۆی ڕاشکاوانە بکەین بۆی بگەینە ڕێکەوتنێک تا کێشەکان چارەسەر بکرێن. سەرەکیترین کێشەی بەردەم هەناردە نەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان چییە؟ هەم لەلایەن حکوومەتی عێراقەوە هەم لەلایەنی تەکنیکی شەوایە کێشە ماوە لەو لایەنانەوە؟ با سەرەتا باسی کێشە هونەریەکان بکەین. کۆمپانیا نێودەوڵەتیەکان نەوت بەرهەم دێنن لەسەر ئاستی ناوخۆ و حکوومەتی تورکیاش گوتی بۆڕی نەوتەکە ئامادەیە، واتە هیچ کێشەیەکی هونەری لە بەرهەمهێنان و گواستنەوەی نەوتەکە نییە. ئەمە ئاشکرا. ئێستا کێشەی دیکە هەن. لە ئەپیکۆر دەمانەوێت گۆڕانکاری بکرێن لە گرێبەستەکان و دەبێت بە گوێرەی چەند مەرجێک بێ. یەکەم، هەر گۆڕانکاریەک دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و کۆمپانیا نەوتیەکان پێی رازی بن. دووەم، هەر گۆڕانکاریەک دەبێت پارێزراوە بێت ئەگەر بیانەوێت بە گوێرەی ماوە ئابوووریەکان و داراییەکان بێت. دەمانەوێت هەمان بڕی پارە بەدەست بهێنین لە بەرامبەر بەرهەمهێنانی نەوت بە گوێرەی گرێبەستەکان. سێم، پێویستە پلانێک هەبێت لە گرێبەستە نوێیەکەدا سەبارەت بە پارەدانی ڕابردوو و لە داهاتووشدا، چون پارە بۆی مەتەرخان دەکەم و پارەمان پێ دەدرێت. چوارەم خاڵ، بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە پارەمان پێ بدرێت، یانیش جێگرەوەکە ئەوەیە بەشێک لە نەوتە فرۆشراوەکە کە کۆمپانیەکان دەیفرۆشن بەشێک بۆ ئێمە بێت. ئەوەی ئێمە هەوڵی دەدەین، دەمانەوێت پلانی پارەدانی کۆمپانیەکانمان دوور بێت لە سیاسەتی نێوان هەولێر و بەغدا. ئەگەر دەمانەوێت بەرمیلێک نەوت بفرۆشین و بە پارەکە وەربگرین، نەبێتە کێشەیەک چەق بەستوو بێت لە نێوان کێشەکانی هەولێر و بەغدا. زۆر باشە. بەڕێز کاگینز، ئەنی دە ئەڤڕۆدا نزیکی ساڵێک و 6 هەیڤانە 6 مەهانێک و نەفتە هەرێما کوردستانی هاتیە ڕاگرتن.
اف بياننامه و افرو بلاف كيري اف داخوازيا و افرو بلاف كيري جه حكومه عراقي كيري كو چارەسەریە که جبو وی بابەتەی بمینیتن چارەسەریەکە گونجای بیتن دنابەرە هەر سێ ئالیان دا یعنی بەڵافکردنا vê beyannamê di demekê de bermebnay berçafroniyekê bûye yani berçafroniyek heye tiştek heye we ev beyanname daxwazkiriye yan belavkiriye ji bo vê çendê ku hikûmeta Iraqê bête serxet سەرکردەکانی جیهان لێرە لە شاری نیویۆرکن بۆ کۆمەڵی گەشتینەتەوە یەکگرتووەکان و سەرۆک وەزیران سوودانی لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا کۆ دەبێتەوە ئێمە دەزانین گفتوگۆکان لە نێوان عێراق و تورکیا بۆ ڕێنەوتی عێراق و تورکیا بەشێک دەبێت لە ئەجندای کۆبوونەوەی سەرۆک وەزیران سوودانی چەند گوتارێکی دەبێت کە داوا دەکات وە بەرهێنانی بیانی لە عێراق هەبێت لە چەندین بواردە لە نەوت لە گاز لە تەکنەلۆژیا لە کشت و کاڵ لە کارگەکان لە چەندین کەرتی جیاوازدا بۆیە دەزانین ئەمە لە پێشینەیە بۆ حکوومەتی عێراق چونکە سەرۆک وەزیران سوودانی ئەو قسەی کرد ئەویش چارەسەرکردنی کێشەی بۆ ڕێنەوتی عێراق و تورکیا ئەمە کاری لە پێشینەی عێراق چاوەڕێ دەکەین حکوومەتی عێراق کردداری دەبێت پێویستە کردداری هەبێت بەڵە پێشتریش محەممەد شیع سوودانی سەردانی کۆشکی سپی کردبوو گرنگترین بابەتەکان بابەتی هەناردەکردنەوەی نەوتی یاریمی کوردستان بوو بڕیاریش بووە بابەتە بکرێت ئێستاش کە لە کۆمەڵی نەتەوەیەگرتوەکان لێن نیویۆرکە لەگەڵ سەرکردەکانی جیهان ئایا ئێوە ئەو چاوەڕوانیە یا بڵێم ئەو ئاسوەڕوونە دەبینن کە سوودانی پابندی ئەو بەڵێنانە بێت کە بەرامبەر بە کۆمپانیا نەوتیەکان بەرامبەر بە وڵاتانی گەورە داویەتی بۆ هەناردەکردنەوەی نەوت هەنگاوی ئیجابی هەیە ئێمە دەزانین سەرۆک وەزیران سوودانی ئەو توانایی هەیە ئەو دەسەڵاتەشی هەیە ئەو کێشێت چارەسەر بکە ئەو پێویستە فەرمان بە حکوومەتەکەی بکات پلان دابڕێژن و دیزایانی گرێبەستەکان بە شێوەیەک دەبێت ئەو کاتە دەکرێت چاوپێکەوت پێداچنەوەی بۆ بکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا نەوتیەکان زیاتر لە 20 میلیارد دلار زیان گەیشتۆ بە هەموو خەڵکی عێراق چونکە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو بۆڕیەوە هەناردە ناکرێت دەمەوێت بەبیرتان بێنەوە کە ئێستا کۆمپانیان نەوتیەکان ئێستا لە ناوخۆ نەوت دەفرۆشن و نرخی هەر بەرمیلێک نزیکەی $30 ئەگەر نوتمان فرۆش بە لە ڕێگەی ئەو بۆڕیەوە نرخەکەی نزیکەی $74 دەبێت بۆیە دەکرێت ببینین کە جیاوازیەکە چەند زۆرە لە داهات لە قازانس ئەمەش کاریگەر لەسەر خەڵکی عێراق و هەرێمی کوردستان هەیە زۆر باشە جەنابێتەوە کە پەیوەندداری کۆمەڵا پیشەسازیان نەفتا کوردستان ئەپیکۆرک و دەمەکە divê مەجاالێدا divê دۆسیەیەدا کار دکەیت لە گۆڕی تێگەهێشتنا te destpênekirineva hinardina nefta herêma Kurdistanê berbestên wê Kurtiyeke bersivan bidey berbestên wê qanûnî ne yan mîzaca şexsî ئێمە ئەو بربەستانە دەبین کە بربەستی سیاسین سەرۆک وەزیران مەسرور بارزانی لە کەناڵی ئەلحەدەثی عەرەبیە لە چاوپێکەوتنەکەیدا زۆر بەڕاشکاوانە قسەی کرد کە بەشێک لە کێشەکان لە نێوان بەغدا و هەولێر زیاتر لە کێشەی سیاسی دەگەڕێتەوە بۆ کێشەی مێژوویی دەگەڕێتەوە بۆ مێژووی نێوان گەلی کورد و نەتەوەی عەرەب و هەروەها پێکەینانی مێژووی پێکەینانی حکوومەتەکانی عێراق وەک کۆمپانیان نەوتیەکان ئێمە نامانەوێت بەشێک بین لەو ئاڵنگاریە سیاسیانە هەر بۆیەش دەڵێن دەمانەوێت چارەسەر هەبێت بۆ گرێبەستەکانمان بۆ ئەوەی کارەکان بڕێوە بچن ڕێکەوتن هەبێت بگەڕێنەوە بۆ ئامانجەکانمان ئەویش بەرەمهێنانی نەوت و هەناردەکردنیەتی حکوومەتی عێراقیش و خەڵکی عێراقیش سوودی لێ ببینن کاتێک ئێمە هەناردەیان دەکەین زۆر باشە بەڕێز مایلس کاگینز پەیوەنددارێ کۆمەڵا پیشەسازیە نەفتا کوردستان ئەپیکۆر لە نیویۆرکێت گەلمەبووی گەلێکی سوپاس هەر بژیت زۆر سپاس